سڵاو لە منداڵە زیرەکەکان، با ئەمڕۆ پێکەوە لە ئایندەساز چواروەرزی ساڵ بناسین. هاوین، خۆرێکی بەهێز هەیە، زۆر گەرمە. کاتی یاری و مەڵەکردنە لە ناوە حەوزدا. پاییز، گەڵای دارەکان زەرد و پرتەقاڵی دەبن و دەوەرن، هەوا فێنەک دەبێت، جڵی باش لەبەر دەکەین، بۆ ئەوەی سەرمامان نەبێت و نەخۆش نەکەوێن. زێستان، ساردا، بەفر و باران دەبارێت، جڵۆبەرگی ئەستور لەبەر دەکەین، وە پیاوی بەفرین دروست دەکەین. بەهار، سروشت سەوز دەبێت، هەواکە زۆر خۆشە. کاتی گەشت و سەیرانە. سوپاس دایە و بابا، ئەمانە وێنەی منن لە هەر چواروەرزی ساڵ: هاوین، پاییز، زێستان و بەهار. منداڵەکان وەرن پێکەوە گۆرانی وەرزەکان بڵێین، بۆ ئەوەی کاتێک مامۆستا پرسیاری لێکردین بڵێین لە ئایندەسازەوە فێربووین. هاوین وەرزی گەرمیە، وەرزی مەلە و یاریە، پاییز گەڵاوەرێنە، زۆر جوان و دڵڕەفێنە، زستان وەرزی بارینە، باران و بەفرینە، بەهار وەرزی سەوزیە، وەرزی گەشت و سەیرانە. ئێستا دەزانین ساڵ چواروەرزی هەیە. کام وەرزی دڵخوازی تۆیە؟ لەبیرت نەچێت ڤیدیۆکە لایک بکەیت.